سایە کچێکی نابیستە و وەکو خوێندکارێکی ئاسایی لە تەمەنی 6 ساڵیەوە خراوەتە بەر خوێندن، بەڵام خوێندنی ئەو لە قوتابیانی تر جیاوازتر بووە. ئەو کەسێکی نابیستە و تا قۆناغی نۆی بنەڕەتی لە پەیمانگەی هیوای نابیستان خوێندوێتی، دواتری 3 ساڵی دیکە لە پەیمانگەی پیشەیی کۆمپیوتەر درێژەی بە خوێندن داوە. ئێستا هیوا و ئاواتی ئەوەیە لە زانکۆ و پەیمانگەکان درێژە بە خوێندن بدات و حکومەت ئەو مافەیان بۆ دەستەبەر بکات. هیوادارە کە پۆلی 11 تەواو بکە، بەردەوام بێ لە خوێندن. هیوادارە کە زانکۆی بۆ بکرێتەوە، داوا لە حکوومەتی هەرێم ئەکات بەکردنەوەی زانکۆ بۆیان و بەردەوام بێ. پەیمانگای هیوای نابیستان لەژێر چاودێری بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیە. پەیمانگای پیشەیی کۆمپیوتەریش بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی. ئەو مامۆستایانەی لەو پەیمانگایانەوانە دەڵێن کارکردن لەگەڵ نابیستان توانە و لێهاتووی و هیلاکی زۆری دەوێت، بەڵام ئەوان دەیانەوێت هیوا و دواڕۆژی نابیستانیش هاوشێوەی قوتابیانی تر گەشت بێت و هاوکاریان بن بۆ هێنانەدی ئامانجەکانیان. کارکردن لەگەڵ ئەمانە جیاوازە لەگەڵ خوێندکارێکی ئاساییە. بەڕاستی هیلاکبوونێکی زیاتری ئەوێت، ئەتوانم بڵێم دڵسۆزیێکی زۆرتری ئەوێت. بەڕاستی ئەوەی کە حەزی لە کارەکە بێ و بتوانێت لەگەڵیانە تەنسیقێک بکە لە ژیانی ڕۆژانەیانە لە هەڵسو کەوتیانە زۆر بەلایەوە ئاسان ئەبێت. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش هیواخوازە لە هەولێر و سلێمانی و سەرجەم پارێزگاکانی تر پەیمانگەی لەم جۆرە بۆ نابیستان بکرێتەوە و لە دوای قۆناغی نۆی بنەڕەتیەوە لە مافی خوێندن بێبەش نەکرێن. ئەمە یەک ئەزمونێکی زۆر سەرکەوتوو بوو، ساڵێکیان تەواو کرد. هەموو ئەو وانانەی کە خوێندکارێکی ئاسایی ئەیان خوێنێ لە پەیمانگایەکی کۆمپیوتەر ئەوانیش خوێندویانە بە هاوکاری دوو مامۆستایی وانەی ئاماژە و ئێمە ئەمڕۆ ئاهەنگی سەرکەوتنیانمان جێڕا و هیوادارین ئەم پرۆسەیە بەردەوام بێ و هەولێر و دووهۆک و پارێزگاکانی تری عێراقیش بگرێتەوە. هەرچەندە ژمارەی قوتابیانی نابیست لە پەیمانگای هیوا و پەیمانگای پیشەیی کۆمپیوتەر 10 بۆ 15 قوتابیە، بەڵام مامۆستایان بۆ دابین کراوە و لەگەڵ قوتابیانی تردا جیاوازیان لەگەڵدا نەکراوە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش ستایشی زیرەکی و لێهاتووی نابیستان دەکات. ئەو پێی وایە ئەگەر دەرفەتی خوێندن و هەلی کاریان بۆ بڕەخسێت توانا و زیرەکیەکی ئێجگار باشیان هەیە کە لە خەڵکی تردا کەمترە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.